چونکە خوا فەرزی کردووە لەسەر خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، لەسەر کچەکانی، لەسەر خێزان و کچ و ژنی سەحابە کە خۆیان داپۆشن و باڵاپۆش بن، بۆ تۆ دڵت لەوان پاکترە؟ والله ئەگەر دڵپاکی حساب بکرایە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم نەبووە یەک ڕکعەت نوێژی بکردایە. والله عائشە و خەدیجە و ئەوانە هەمویان ڕەزای خوا لێبێ ئەبوایە لە چیان بەسەریان نەدا، چونکە دڵیان پاکترین دڵ بوو، بەڵام خوا فەرزی کرد لەسەریان لە قورئاندا. قسەی باوباپیر و نەنکم نییە. خوا دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خێزانەکانت بڵێ، خێزانەکانت بە کچەکانت بڵێ، بە ئافرەتانی ئیماندار بڵێ باڵاپۆش بن. کێ دڵی لەوان پاکترە؟ کابرایەکی نوێژنەکەری مەشروب خۆر دڵی لەوان پاکترە؟ کەواتە ئاگدار بە خوشکی بەڕێزم، ئەو لەچکەی داوتە بەسەرتا، ئەو باڵاپۆشەی کردوتە مانگی ڕەمەزان، دوای مانگی ڕەمەزانیش بەردەوام بە لەسەری. برا بەڕێزەکان ئێوەش ئەمە دڵپیسی نییە، ئەمە دینە، ئەمە فەرمانی خوا پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. مێن ئافرەتەکانتان سافی لەبێ. گشتی لە بازاڕە دێت بە شێوەیەکی ناشەرعی، ئافرەتێک ئاوا بێ دنیا و قیامەتی خۆتی بۆ مەدۆڕێنە، لی جیابیتەوە لەو باشترە ئەگەر بە قسەت نەکا. وەڵام من هەر سافی لابم. دی ئەگەر بە کەڵک تۆ نایە دنیا و قیامەتی خۆت مەدۆڕێنە، شخصیەتی خۆت مەدۆڕێنە، لی جیابیتەوە لەو باشترە کەسێکا بژیت کە حساب بۆ فەرمانی خوا پێغەمبەری خوا ناکە صلی الله عليه وسلم.